ئازانی کورسات نیوز سڵاتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. بوونی توندوتیژی لە هەرێمی کوردستان و لە کۆمەڵگای کوردی لە هەڵکشاندایە. توندوتیژەکان بەڕادەیەکن کە خەریکە ئیتر خەڵک هیلاک و ماندوو دەبێت لەو ژمارە زۆرە هەواڵەی کە بەردەوام گوێبیستی دەبین. هەمیشە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕاگەیاندنەکانەوە گوێبیستیت ئەوە دەبین کە کوژراو هەیە و تاوانی خۆکوژی بوونی هەیە. باوکێک کوڕەکەی خۆی دەکوژێت و دایکێک منداڵەکەی خۆی دەسووتێنێت. مێردێک یاخود پیاوێک بەبەر چاوی منداڵەکانیەوە خێزانەکەی خۆی دەکوژێت، یاخود ژنێک بە چەقۆ هێرش دەکاتە سەر مێردەکەی و مێردەکەی دەکوژێت. ئەم هەموو هەواڵە کارە ساتبارە کە لە ئێستادا بوونیان هەیە دەرونی تاکی کۆمەڵگەی کوردی ماندوو کردووە. یەکتر قبول نەکردن، گوێنەگرتن بۆ یەکتر، پەلاماردان و هێرشکردنە سەر ئازادیەکانی یەکتر، ڕێزنەگرتن لە پیرۆزیەکانی یەکتر، هەموو ئەمانە بۆ خۆیان وا دەکەن کە ئەم توندوتیژیانە بەرەو زیاتر بڕوات. یاسا و حکوومەت لەم کاتەدا چ ڕۆڵێکیان هەیە؟ دەتوانن چی بکەن و دەتوانن چۆن بکەرانی ئەم تاوانانە دەستگیر بکەن. بوونی ئەو ژمارە زۆرە چەکەی کە لە بازارەکانی هەرێمی کوردستاندا هەیە و کاری لەسەر دەکرێت و هەر کەسێک دەبینی ئەگەر مۆڵەتیشی نەبێت بەڵام چەکێک هەیە و لە ماڵەکەیدا بەلانی کەم چەکێک بوونی هەیە، ئەمانە خۆیان تا چەند هۆکارن بۆ زیادبوونی ئەم توندوتیژیانە. هەموو ئەمانە و زیاتر لە بەرنامەی ئەم جارە تاوتۆ دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان. مامۆستا نەجمەدین قادر ڕەحیم لە پرسراوی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە دەرەوەی ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیان دەبێت. ئەیوب کەریم سەعید مامۆستای زانکۆ و پسپۆری کۆمەڵناسی جەنابیشان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەن. پرۆفیسۆر یاریدەدەر زانە ئەحمەد کە جەنابیان پسپۆری تاوانسازین لە هەولێرەوە جەنابیشان لەگەڵمان ئامادەیان دەبێت. ئێوەی بەڕێزیش دەتوانن ڕاستەوخۆ لە پیجی فەرمی کورسات نیوز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە لەگەڵمان بن و دەتوانن با کۆمنتەکانتان لەگەڵمان بەشداری بکەن. کاکە ئەیوب سڵاوت لێبێ، سەرەتایە مەلای جەنابەت. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. حاڵەتەکان کەم نین بەڕاستی، ینی لە حاڵەت دەرچوون خەریکن دەبنە دیاردا و ڕۆژ نییە ئەگەر چەند کەیسێکیش نەبێ، ئەگەر تەنها کەیسێکیش بێ ئەمە گوێبیستی دەبین کە کەیسی کوشتن هەیە، خۆ کوشتن هەیە. بۆچی ئەم حاڵەتانە بۆ بەم شێوەیە ڕوو لە هەڵکشانە؟ سواس بۆ بەرنامەکەتان و سواس بۆ بینەرانی بەڕێزیش. حتمما دیاردەکانی خۆکشتن و کەیسەکانی کوشتن لە بەتایبەتی لە ناو میدیاکانەوە زۆر ئیبراز کراوە یاخۆت زۆر گەورەتر کراوە لەو کەیسەی کە هەیە. لە هەمان کاتە بۆ خۆی کەی دیاردەکە یاخۆت ئەم حاڵەتانە لە حاڵەتەوە بووە بە دیاردە زیاتر بووە لەو کەیسە وردانەی کە هەبوون لە ناو کۆمەڵگای ئێمە. حتمما چەندین هۆکار لە پشت ئەم بارودۆخەوەیە کە کەیسەکانی کوشتن و کەیسەکانی خۆکوشتنی زیاد کردووە لە کۆمەڵگای ئێمەیە. ئەومان بیر نەچێ ئەم دیاردەیەکی جیهانیە، بەڵام بۆ ئەم دیاردەی لە ناو کۆمەڵگای ئێمە زیاتر پەرەی سندووە. وەکووتمان چەندین هۆکارەیە، بەشێک لە هۆکارەکان کۆمەڵایەتین، بەشێک لە هۆکارەکان سیاسین، بەشێک لە هۆکارەکان ئابوورین و پەیوەندی بەلایانی بژێوی ژیان و ئاستی دەرامەتی تاکەکانەوە لە ناو کۆمەڵگا. هەندێک لە هۆکارەکانیشمانەیە کەسین پەیوەندی بە بارودۆخێکی تایبەتی کەسەکەوەیە. لە ناو بارودۆخە کۆمەڵایەتیەکان و لە ناو بارودۆخە سیاسیەکان، لە ناو بارودۆخی اقتصادیەکان ئێمە ئەتوانین دەرئەنجامێکی تر دروستکەین کە مەسایلی پەروەردەکردنە، پەروەردەکردن لە ناو خێزان و پەروەردەکردن لە ناوەندەکانی خوێندن و دواتر پەروەردەی سیاسی لە ناو ئەم کۆمەڵگایە چۆن تاکەکانی ئەم کۆمەڵگایە ئاڕاستە ئەکات. هەموو ئەمانە پەروەردەکردن لە ناو بازاڕەکانمانە، چونکە ئێمە بەرکەوتنمانێت تاکەکانی ئەم کۆمەڵگایە بەرکەوتنیان هەیە لەگەڵ بازار لە ناو گەڕەک و کۆڵانەکانە. هەموو ئەمانە کاریگەری لەسەر دروستبوونی کەسایەتی تاکەکانی ئەم کۆمەڵگایەکەن.
لە سەرو ئەمانەشەوە میدیاش بۆ خۆی ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئاراستەکردنی تاکەکان لەوەی کە لە کاریگەریە بێت لەسەر بیرکردنەوەیان کاریگەریە بێت لەسەر ڕەفتارەکانیان هەموو ئەم هۆکارانی کە باسمان کرد ئەو دەرەنجامەمانەیەنێ کە دیاردەی کوشتن و دیاردەی خۆکوشتن لەناو کۆمەلگای ئێمەیە زیادی کردووە و ئێمە ڕۆژانە کەیسەکان ئەبینین و کەیسەکان لە شاشەکانەوە دەرئەکەون کە بەڕاستی ئەمە پێویستی بە هەوڵێکی زۆر جددی هەیە و پێویستی بە پلانێکی استراتیژی هەیە بۆ ئەوەی کە حکومت بەرەنگاری ئەم دیاردەی بێتەوە و چۆن ئێمە ڕۆ ئەچینە ناو کۆمەلگاوە بۆ ئەوەی کە کار لەسەر دیاردەکە بکەین کە ڕەنگە لە ئەسنای بەرنامەکە زۆر باشە دەستخۆش دواترە گەڕێمەولات ئەچمە لای دکتۆر زانا پسپۆری تاوانسازی کە جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەن. دکتۆر سڵاوت لێبێت من ئەمەوێت ئەو پرسیارە لە جەنابت بکەم بە هەمان شێوە پرسیارم ئاراستی میوانەکەی ئێرەم کرد کە ئەم حاڵەتانە بۆ لە هەڵکشاندایە من ئەمەوێت بە جەنابت بڵێم بۆچی لە ئێستادا کۆمەڵگای کوردی بۆتە لانکەی توندوتیژی کاک ئەیوب باسی کۆمەڵێک هۆکاری کرد یعنی ئەکرێت ئەم هۆکارانە ئەمەندە کاریگەریان هەبێت کە تەحمولی خەڵک بەو شێوەیە کەم بوو بێتەوە کە ینی باوک دەستی دەچێتە ئەولادی خۆی ینی هاوسەرەکان بە هەمان شێوە ئەم هۆکارانە چییە کە ئەمەندە گەورەیە ئەمەندە کاریگەرە کە بەم شێوەیە توندوتیژی زیاد بکات. لە سەرەتا سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە مامۆستا ئەیوب دیاردەی کوشتن حقات ڕەنگە مامۆستای بەڕێز زۆر شتی باس کرد ئێمە دەبی ئەوە بزانێت سەرەتادا ئەمە دیاردەیەکی تاوانی جیهانی لە هەموو وڵاتانی دنیادا هەیە بە درێژووی مێژووی مرۆڤایەتیەوە بوونی هەبووە ڕەنگە ئێستا جەخت لە میدیایەکان جەختێکی زۆری لەسەر دەکرێتەوە بەڵام دەبی ئێمەوە بزانین تەنها ئەمەوە زۆر ئەو زۆرە تاوانە نییە لە کۆمەلگا هەیە تاوانی تریش هەیە ئەنجام دەدرێتن ئێمە ئەگەر بێس وەڵامی پرسیارەکەی ئێوەی بەڕێز بدەینەوە هۆکار و پاڵەرەکانی دروستبوونی هەر تاوانێک لەوانەش تاوانی کوشتن حقەت زۆرا و زۆرن و جیاوازن و هەمە زۆریشن بە پێی تەمەنەکان و پێی ڕەگەز و بەخۆی بارودۆخی کۆمەڵایەتی ئابووری سیاسی شێوازی پەروەردەکردن نادەگۆڕێ ئەوەی کە گرنگە ئێمەی کۆمەڵا زۆر جاران زەختی لەسەر دەکەینەوە لەو پاڵەرانەی کە ڕۆڵەکی بەرچاو دەبینیان هەردەم لە توێژینەوەکانە ڕۆڵیان ئاشکرا دەبێتن لە دروستبوونی تاوان نەوانەشە تاوانی کوشتن حقەت شێوازی یان بارودۆخی خێزانیە لەوانەشە کە دەچینە ناو شێوازی پەروەردەکردن یان پەروەردەکردنی هەڵی دەتوانی پێبرێ یان پەروەردەی ناتەندروست یان پەروەردەکردنی توندوتیژی مناڵەکانە کەسایەتیش توندوتیژیان لێ هەڵدەکەوێتن یاخود فەرامۆشکردنی مناڵ بایەق نەدار بە مناڵەکان لە کاتی بەکارهێنانی بۆ نمونە ئامێرە تەکنەلۆژیەکانە نەبوونی چاودێری دایک و باوک لەسەر مناڵە لە کاتی کە لە دەرەوە کات بەسەر دەبات لە شوێنێک بەسەردەوە لەگە چێ بەسەری دەباتن ئەمانە حقەت هەمووی ڕۆڵی فاکتەری کۆمەڵایەتن لەوانە ڕۆڵی هاورەی خراپ زۆر جاران دەبینین لە توێژینەوە لێکۆڵینەوەکانی تەنانە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمویان لە هەرێمشکرا لە بواری تاوان ئەوەی ئاشکرا کردووە هاورەی خراپ ڕەنگە یەک لەو سەرچاوانە بی بۆ دروستبوونی ڕەفتاری تاوانکاری ئەوەی کە ئەمن حقەت پێم گرنگە لە نێو فاکتەرەکانە باسی بکەم چونکە من لەگەر ئەو بیرروڕایمە هۆکاری دروستبوونی تاوانی کوشتن هۆکارەکان زۆرن ناتانی لۆیەک بابەت کورتی بکەینەوە بەڵام یەک لەو خاڵە گرنگانەی کە دەبتە هۆی دروستبوونی تاوانی کوشتن فاکتەری دەرونیە تێکچوونی باری دەرونی هەڵچوونی خێرا تۆڕەبوون ئەمانە هەمووی دەبتە هۆی کەوەی مرۆڤ کۆنتڕۆلی ڕەفتار و هەرسوکەوتەکانی خۆی لە دەست بداتن هەنگاو بنێ بەرە و ڕەفتارێک کە لە دوای ڕەنگە پەشیمان ببێتەوە جا ئەو بارودۆخی کە ئێستا لە وڵاتانی دنیادا هەیە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنەوە بارودۆخی ئابووری کە ئێستای وڵاتی عێراق و هەرێمی کوردستانە پێوە دەژیتن ئەمانە هەمومان حقەت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ڕۆڵیان بینیە لە دروستکردنی پاڵەپەستۆیەک لەسەر ژیانی بەخێوکەر یان لەسەر ژیانی لاو ئەمە کە باز لە فاکتەرەکان دەکەین لەوانە بۆ نمونە دەتوانی باسی بێکاریش بکەین دەرفەتی کارکردن بوونی کاتی زۆر کاتی بەتاڵی زۆر لە لای لاوەکانە ئەمانە دکتۆر زانە ئەم فاکتەرانی کە جەنابتان باسیەکەن ئەگاتە ئەوەی یعنی کەسێک بەو شێوەیە ماندوو بکا کە دەستی بچێتە ڕۆحی خۆی یاخود دەستی بچێتە ڕۆحی کەسێکی تر و بیکوژێت ئەوەندە کاریگەرن ئەم هۆکارانی کە جەناب باسییانەکەی
لە توێرەکانی کۆمەڵاسی لە بابەتەکانی کە باز لە فاکتەری دەرونی دەکەن جەختێکی زۆر کرایتەوە لەسەرەوەی کە ئەگەری لێ دەکرێتن لە کاتی هەڵچوونە مرۆڤ هەموو ڕفتارێک بکاتن. ڕەنگە کە من باسی وەم کرد مرۆڤ کە هەڵدەسێ و تووڕە دەبیتن بەهۆی شێوازی پەروەردەکردنی ناتەن دروست بی بەهۆی پاڵەپەستۆی ژیانی کۆمەڵاتی و ژیانی ئابووری بی بەهۆی بێکاری بەهۆی هەر فاکتەرێ بیتن ڕەنگە ئەگەری لێ دەکرێتن لە کاتی تووڕەبوونە بەڵێ ڕوو لە ئەنجامدانی کردەوەیەک بکاتن کە ئەم ئەوڕۆپی دەڵێن تاوانی کوشتنە. بەڵێ زۆر باشە دواتر گەڕم وڵات دەستخۆش کاک ئەیوب بۆ هەمیشە ئەو فکری کە لە ناو مێشکی هەر کەسێکدا هەیە یاخود لە ناو خێزانەکاندا هەیە ئێمە هەمیشە باس لە پەروەردە ئەەکەین یعنی ئەم پەروەردەیە بۆ هەمیشە بە ئاقاری تونند و تیژی بێ بۆ ئێمە هەوڵنین هزری ناتوند و تیژی هەر لە منداڵیەوە لە مێشکی منداڵەکانماندا بچەسبێنی یعنی پێدوانیە بۆ نمونە کاتێک لە ناو خێزاندا ئاژاوە دروست ئەبێ بۆ نمونە دایک و باوک ناکۆکیەکیان هەیە مناڵ ئەم ناکۆکی ئەبینێ ئەم شەڕی بینی دایک و باوک دەبینێ ئیتر ئەم شتە لە مێشکیا دروست ئەبێەوە ئەزانێ ژیان بریتە لەمە پێدوانیە ئەساسی تونند و تیژی لەمەوە سەرچاوی گرتووە. بە دڵنیاییەوە مەسایلی پرۆسی پێگەاندنی کۆمەڵایەتیانەی تاکەکان لە ناو خێزان دواتریش لە دامەزراوەکانی تری کۆمەڵگایە ڕۆڵێکی زۆر گەوریانەیە لەسەر بنیادنانی کەسایەتی. جا ئەم بنیادنانە بە ئاراستەیەکی نێگەتیفا بێت یاخود بە ئاراستەیەکی پۆزتیفا بێت بە ئەرێنی بێ یاخود بە نەرێنی کەسەکە توانای بەرەنگاربوونەوە و چارەسەرکردنی کێشەی هەبێت یان خۆی بەدەستەوە بدات لە بەرامبەر ئەو کێشە و گرفتانەی کایە ئەمە شێوازی پەروەردەکردنی تاکەکان لە ناو کۆمەڵگایە ئەم ئاراستەیەمان پێڵێ. تاکەکانی ئەم کۆمەڵگایی ئێمە ڕۆژانە دەست و پەنجە نەرمەکەن لەگەڵ مەسائلی تونند و تیژیە هەر لە لەحزەی لەدایک بوونیانەوە بیرمان نەچێت ئێمە مەسائلی تونند و تیژی تەنانەت کاتێکە مناڵەکە لە سکی دایکیایەتی مەسائلەکانی تونند و تیژی و کاریگەریە نەرێنیەکانی لایانی دەرونی دایکەکە تەسیر لە مناڵەکەکە ئەگەر بە واقعی بیبینێ مناڵەکە لە ناو خێزانەکەیە کێشە و گرفتە خێزانیەکان ناکۆکی خێزانیەکان یاخود ئەو دایک و باوکەی کە ئاستی هۆشیاریەکان ئاستێکایەکە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی مناڵەکان بۆ پەروەردەکردنی مناڵەکان یەکەمین ڕێگا و دوایەمین ڕێگا کە بەکارهێنن لێدان و تونند و تیژەکانە واتە تونند و تیژی لەگەڵ ئێمەی تاکەکانی ناو کۆمەڵگایە گەورە ئەبێت. دوجار ئێمە سیستمی پەروەردەکردنمان بەشێکی زۆری تونند و تیژیەوە تا ئەم لەحزەیەشی لەگەڵا بە پێی و دراساتانەی کە لە هەرێمی کوردستانیش من خۆم تیا بەشدار بووم بە ڕێژەی لە 140 بۆ 50 هێشتا لێدانی جەستەیی بەکارهێنرێت. تونند و تیژە دەرونیەکان بە ڕێژەی لە 170 لە ناو ناوەندەکانی خوێندنمانە ئەمە پێدوانیە ڕقێک دروست ئەکات لە ناخی ئەم منداڵەیە کە لەگەڵ گەورەبوونیە ئەم ڕقە گەورە بێت. بە دڵنیاییەوە ئەنجا ئەم ڕێژانی کە باسەکەم لە ناو خێزانەکانیشە بە هەمان شێوەیە ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە بۆیە مناڵەکە ئەچێتە هەر ژینگەیەکی کۆمەڵایەتیەوە تونند و تیژی بەرهەمەیەنێ نەتیجە ئەوەیە کە ئەو تاکانەی لێ بەرهەم دێکە توانای کۆنتترۆلکردنی خۆیانە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشە و گرفتانی کە دێتە بەردەمیان یاخۆ توانای چارەسەرکردن و دۆزینەوەی بەدیلێکی تریان نییە بۆ ئەوەی کە لە جیاتیەوەی کە قەزێکی کوشتن ئەنجامدات لە جیاتیەوەی کە تاوانێک ئەنجامدات بێت بیر لەوە بکاتەوە کە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکە ڕێگاکانی تری چارەسەرکردنی ئەم کێشەیەکی ئەمە سەرچاوەکانی ئەوەن کە بمان بنەوە سەر پەروەردەکردنێکی دروست بۆیە کاڵین پەروەردەکردن ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە وامان لێیەکە کە ئێمە چۆن مناڵەکانمان پەروەردە بکەین هەر لە شاشەیەکی تیڤیەوە کە لە ناو ماڵەکانمانایە کە بە ئەنواع شێوە ئەتوانرێت بارودۆخەکانی تونند و تیژی بۆ مناڵەکانمان بگوازێتەوە چه ئەوەی کە کێشە و گرفتە خێزانیەکانمان بێ و ئەو کێشە و گرفتە سیاسی کۆمەڵایەتیانەش کە لە ناو کۆمەڵگایە هەیە دووبارە بارودۆخەکانی خۆکوشتن لە لای کەسەکان زیادەکە تاوانکردن کەیسی کوشتن ئەنجام ئەدەن هەمیشە یعنی خەلەلێک یاخود نەخۆشیێکی دەرونیان هەبێت مەرج نییە هەمووی نەخۆشی دەرونیان هەبێت لەو لەحزەیە
وەکووتمان شێوازی پەروەردەکردنی ئینسەوە ئەم ئینسانەیە ئەم مرۆڤە وەڵامدانەوەی بۆ ئەو بارودۆخانەی کە دروستە بێ ڕەنگە لەو کاتەیە توانای کۆنتترۆلکردنی خۆی نەبێت و توانای کۆنتترۆلکردنی ڕفتار و هەڵسوکەوتەکانی خۆی نەبێت بۆیە کارەساتێک ڕوو ئەدات بارودۆخێکی نەخوازرا و ڕوو ئەدات ڕەنگە ئێستا بچی لە ناو چاکسازیەکانە لە بەشێک لەو کەسانی کە تاوانیان کردووە پەشیمان بن لەوەی کە کردویانە هەندێک کاتۆ چاوپێکەوتن لەگەڵا کردوون بەشێک لەو تایبەتمەندیانی کە پێویستەکە لە کەسێکی کە نەخۆشیێکی دەرونی قورسی هەبێ لەم کەسە ڕەنگە نێتوانی بیدۆزێتەوە کەواتە پەیوەندی بە بارودۆخێکی دیاریکراوەیە بەشێکیان پەیوەندی بەلایانی اقتصادی وەیەکەوەی باسماکە نەک هەر لایەنە دەرونیەکە بەشێکیان پەیوەندی بەلایەنە سیاسیەکەوەیە پەیوەندی بەلایەنە کۆمەڵاتیەکەوە بەڵام دوجار ئەم هۆکارانی کە باسمان کرد فشار لەسەر تاکەکان دروستەکان ئەم فشارانی کە لەسەر ئێمەی دروستەکان لەسەر تاکەکانی دروستەکان وامان لەیەکە کە ئەگەر هاتوو ئەو تاکە ئەو ئینسانە توانای بەرگەگرتنی ئەم فشارانەی نەبوو و توانای چارەسەرکردنی ئەم فشارانەی نەبوو ڕوبەڕووبوونەوەی ئەم فشارانەی نەبوو کەڵەکابێ لە دوجارە ناتوانێت بەرگەی ئەو هەموو فشارە بگرێت و کۆنتترۆل لە دەستدا هەر کێشەیەکیش کە هەبێت قابلی ئەوەیە کە چارە سەر بکرێت دروست وایە یعنی ڕەنگە تۆ لەو کاتەیە کە کێشەیەکی ئەگەر زۆر گەورەشت هەبێ هەندێک جارەڵێ ئەو کەسە مێشکی توانای ئەوەی نییە کە بیریش بکاتەوە نازانێت چۆن کێشەکەی چارەسەر بکە بەڵام دوجار چارەسەرێکەیە بۆ هەموو کێشەیەک یعنی با هیچ کات پەنانە بینە بەر ئەوەی کە تاوانی خۆکوژی ئەنجام بدەین ئەگەڕێ وڵات دکتۆر زانە باسمان لە هزری ناتوند و تیژی کرد و میوانی ئێرەم کاک ئەوە باسی لەوە کرد کە بەشێک لەو کەسانەی کە تاوانی کوشتنیان ئەنجامداوە لە چاکسازیەکان پەشیمانن کەواتە ئێمە چۆن وا بکەین ئەو فکرا لە لای خەڵک دروست ببێ کە ئەم تونند و تیژیە بگۆڕین بە ناتوند و تیژی ئەمە چۆن دەکرێت؟ ئەمە حقت بە پلانی بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی دەکرێتن بۆی ئەمە بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک کەسایەتی تاوانبارەکان چارەسەر بکەین بەرەو چاکسازی و ڕاهێنانیان بین خەسڵەت و هەرسوکەوتیان بگۆڕین ئاراستەیان بکەین بۆی ببنە مرۆڤێکی بە کۆمەڵایەتی بوون پابندی ڕێنما و ڕێساکانی نێو کۆمەلگا بن ئێمە لە سەرەتادا دەبی لە کەسایەتی ئەوانە بگەین هۆکار و پاڵنەرەکانی دروستبوونی تاوانی هەر یەک لە تاوانباران دەستنیشان بکەین ئێمە لەو بڕواایی نەو هەل لە توێرەکانی کۆمەڵناسی شەحقەت باز لەوەی دەکرێتن هەر مرۆڤێک ئەگەر تاوان بکاتن و ڕفتاری لادام بکاتن ئەو مرۆڤە قابلی چابوونەوەیە و قابلی گۆڕینی ڕفتار و خەرسوکەوتی بەڵام ئەگەر بە شێوەیەکی زانستی دەست لە سەبرینەکەی دانا بەمانای لە ڕێگای پشکنینی زانستیەوە تۆ بتواری هۆکار و پاڵنەرەکانی ئەو نەخۆشیە کۆمەڵایەتیە دەستنیشان بکەیت وەکو باسم کرد ئەمە مامەڵە دەبی لەگەر تاک بکەین قەت بە شێوەیەکی کۆمەڵی مامەڵە لەگە تاوانباران ناکەین چونکە تاوانبارەکانی نێوبەندیخانەکانی ئێمە و هەموو وڵاتانی دنیاشدا ئەگەر سەی دەکەی ڕەگەزیان جیاوازە و تەمەنیان جیاوازە ئێمە هەرزەکارمان هەیە و لاومان هەیە و پێگەیشت و گەورەمان هەیە ئەمە خوێندەوار و نەخوێندەوارمان هەیە نێو تاوانباران هەژار و دەوڵەمەندمان هەیە کەسانی لە پێکاتە ئاینێ جیاوازەکان هەیتمان ئەمانە هەر هەمووی وا دەکاتن ئێمە دەبی سەیری خودی مرۆڤی تاوانبار بکەین و پشکنینی بۆ بکەین لە بواری ناوەچی بزانین پێکاتە ناوەچەکەی لە بواری زەستەیی و عقلی و دەرونی چی سڕۆڵەکی بینێ لە دروستبوونی بێگومان دکتۆر زانە زۆر جار ئەو کەسانە دەبینین کەسانێکن خاوەن شەهادەن و کەسانێکی زۆر ڕۆشنبیرن و لە خێزانێکی زۆر ڕۆشنبیریشەوە هاتون یعنی ئەمە باهر باس لەوە نەکەین کە ڕاستە خێزان دەوری سەرەکی هەیە بەڵام زۆر جار دەبینین ئەو کەسانە لە خێزانێکەوە یعنی کە خۆت کە گوێبیستی کەیسەکە بێڵی بەداخەوە مەسەرەن فلانە کەس دایک و باوکێکی ئەوەندە باشی هەیە یا خۆی کەسێکی ئەوەندە باش بووە یعنی کەواتە مەرج نییە ئەو کەسێک کە تاوان ئەنجام دەدات کەسێکی خراپ بێت یاخود لە خێزانێکی خراپەوە هاتبێ ئەمن باسم کرد لە سەرەتادا گوتم هۆکار و پاڵنەری تاوان زۆر و جیاوازن لە کەسێکە و لە تاکە بۆ تاکە چکە دەگەڕێ ئەگەر ئەمەگەر بۆ نمونە توێژینەوەی بکەین لەسەر ئەو کەسانی کە تاوانی کوشتنیان ئەنجامداوە لە بەندیخانەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە سەیر دەکەین پاڵنەری هەر یەکێک لەگەر ئەوەی ترا جیاوازە دۆخی کۆمەڵایەتی و لایەنی ئابووری و لایەنی ڕۆشنبیری یەکتر جیاوازە مەرز نییە بەڵێ مەرز نییە هیچ کاتێک برین خەڵکی ناڕۆشنبیر و خەڵکی ئەو خەرکەی بڕوانامەی نیەتن ئەو زووتر ئەوان زیاتر ئەنجام تاوان بدەن بەڵام یەک لە هۆکارەکانی دروستبوونی تاوانیش نەبوونی زانیاری و شارەزایی و ئەزمون و معریفەتە
لەسەر ڕفتار و هۆکارەکانی ئەو ڕفتاری کە مرۆڤ دەیکا بەرەو چێن دەری دەباتن و دواڕۆژ و دواڕۆژی خۆی و خێزانەکەی چلێ دەکاتن. زۆر جاران تاوانباران ڕەنگە بڵێن ئەمە گەر لێکدانەوەمان هەبوایە بۆ ڕفتارەکەمان ئەو کردداری وامان نەدەکرد. زاروەشە بەهۆی هەڵچوونێکەوە ڕفتارەکە ڕوودەدا، زاروی بەهۆی خراپی بارودۆخی ناوخێزانە بێنە. زۆر جاران لە نێو تاوانبارەکان دەرکەوتوانە لە خێزانی شلەژا و لێکترازا و هاتوونە کێشە و گرفتیان هەبوو. ئەو کێشە و گرفتەکە بەهۆی پەروەردەی ناتەندروستە شەڕ و ئاژاوی لێکەوتەوە ڕەنگە بووتە هۆی هۆکارێک بوویت. دەستخۆش دکتۆرزانە، دەستخۆش دواترە گەڕێمەولات مامۆستا نەجمەدین، سڵاوت لێبێ. من ئێمە لای جەنابەت ئەمەوێت لەو پرسیارەوە لەگەڵ جەناب تا دەست پێ بکەم. ئێوەک مامۆسایەکی ئاینی پێتانوان نییە کە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن لە ئێستادا لە کۆمەڵگای کوردی لە مەترسیدایە؟ سوپاس ستایش بۆ ذاتی پاک پەروەردگار. سڵاو لە بینەران و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا و هەموو لایەکمان بەرەو ئەو شوێنە بچین کە ئارامی دین و دنیامانی تایە. ئەم بەرنامانە زۆر قسە لەوە زیاتر هەڵەگرن و وردبوونەوەی زۆر زیاتریانەوەیە کە لە ماوەی نیم ساعت و سێ چارەکە ڕەنگە نەتوانین دەست لە سەبرینەکان دابنین. بەداخەوە لە ساڵانی هەفتاکان و گەنجەتی ئەمە ئەمان بیست کە یەکێک لە دەرەوەی وڵات خەڵقە کوژرا لە ناوەوەی وڵات زۆر سەرسامی یەکردین و زۆر سیر بوو بەلامانەوە. بەڵام وردە وردەوای لێ هات کوشتن ئەوەندە ئەو شتە مەترسیدارە نەما کە خەڵقی لێ بسڵەمێتەوە. لە بیری منداڵی مندا لە ڕێگەیەک پیاوێک کوژرا بوو، ڕێگەکە گۆڕا و سوار شاخ و بەرد کرابوو لەبەرەوەی کە پیاوێک لەوێ کوژراوە کەس بەو ڕێگا ناڕۆژ. ئەوەندە کوشتن قێزەون بوو. بەڵام بەداخەوە ئێستا وای لێ هاتووە هەموو شەوێک هەموو ڕۆژێک لە ئەخبارەکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە شوێنەکانی کابیستین خەڵک کوژراوە. ئەمە چەند هۆکارێکی هەیە. هۆکارەکان هەرەوە نین بڵێن باری دەرونی یا باری خێزانی یا شتی تر هەندێک بە مطلقی دەستنیشان بکەین. ئەوەی کە وای لێکردوین بەیەکەوە ناژین زۆر شتە. یەکێک لەوانە دوورکەوتنەوەیە لە ئاین کە لە ئاینە بەڕاستی ڕێزگرتن لە تاکەکان لە ناو خێزان لە پێشی پێشەوەیە لە دایک و باوکەوە دەست پێکا بۆ خوشک و براکان و دواتر لە ناو کۆمەلگا تاکەکانە بێ ڕێز لە یەکتر بگرن و حرمەت لە یەکتر بگرن و کوشتنی کەسێک وە کوشتنی هەموو کەس وایە وەک هەموو مرۆڤایەتی وایە لە لای خوای گەورەوە. پاراستنی ژیانیشی وەک پاراستنی ژیانی هەموو مرۆڤەکان وایە. ئەمە ئەگەر ورد ببینەوە بۆ ئەوەی کە بە یەکەوە ژیان هەڵبکەین لە ناو کۆمەلگاوە لە ناو خێزانە، پێویستمان بەوەیە جارێکە یەکەم پرەنسیبە ئاینیەکان بە بیر خۆمان بێنینەوە و بزانین بۆ خۆشگوزەرانی دنیامانەم ئاینە چەند چاکە. لە لایەکی ترەوە لە سەردەمی فرعونەکان و لە سەردەمی یۆنانیەکان و ڕۆمانەکان کوشتن بڵێ دروست نەبوو، ڕاز نەبوو، شتێکی خۆشەویست نەبوو، بەڵام یاسایەکیشی بۆ دیاری نەکرابوو. بەڵام هەموو ئاینە ئیبراهیمیەکان واتە هەموو ئاینە ئاسمانیەکانی جوو مەسیحیەت و ئیسلام کوشتنیان بەلاوە شتێکی زۆر خێزەون و ناشرینە. کەواتە گەڕانەوە بۆ ئاین یەکەم شتەکە هاندەر و پاڵنەرە بۆ کەمکردنەوەی کوشتن. دوایی نەمانی سۆز و عاتیفە. وەختێک کە ئێمە بینین ئێستا لەگەڵ ظروفەکانی پێشومانە زۆر جیاوازین، تاکەکانی کۆمەلگا لە یەک دابڕاون، هەر یەکە ئایپادێک مۆبایلێکی بەدەستەوە لەسەر فەیسبووکەکەی یا تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر کۆمپیوتەرەکەی ئیتر پەیوەندیەکەی ئەو بە دەوروبەرەکەیەوە لەگەڵ دایکی لەگەڵ باوکی لەگەڵ برای لەگەڵ خزم لەگەڵ کەسی تر لە بەهەتا لە بازار و دوکانەکانی ژوای لێ هاتووە. عاتیفە کەم بۆتەوە، سۆز کەم بۆتەوە، برایەتی کەم بۆتەوە، خۆشەویستی کەم بۆتەوە کە ئەمەش پاڵنەرێکی ترە بۆ سەر دەرونی مرۆڤ کە مرۆڤی لەلا زۆر گرنگ نەبێ. یەکێکی تر لەو هۆکارانە بەلای منەوە وەکو مامۆستایەکی ئاینی دوورکەوتنەوەی لە سروشتێکی جوان، سروشتێکی ڕازاوە، سروشتێکی کە جاران تێیدا بووین کە لە وەختێک ئێمە لەم ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتیەکان شتێکم بینی ئەڵێ جاران کە دایکم مەیوت تا بن دەبژێرە من خەوم لێکەوت
ئێستا سێرەکانی ئاسمانی بۆ ببژێری لەبەرەوەی ئاگای لێ نێخەوی لێ ناکەوێت کەواتە دوورکەوتنەوە لە سروشتیش ئەگەر ورد ببینەوە دیبەکان و ڕۆشنبیرەکان و ئەوانەی شتێ ڕوهۆنراویان و تووە چەندێ بە مانگ و ئەستێرە و ئەو شتانە هەڵیانناوی مەلەوانش دوورکەوتوینەوە لە سروشتی گوڵ و بولبول و شاخی جوان و ئاوی جوان و لە هەموو ئەمانش دوورکەوتوینێتەوە تا ئاین بێهێز بووە لە ناومانە سۆز و عاتیفە بە دوای ئەوە بێهێز بووە سروش نەماوە دوای ئەمە پاڵنەرەکانی تر جیاوازی چینایەتی و باری ئابووری بەڕاستی ئەمەش زەختێکی گەورەیە لەسەر خەڵق لەسەر مێشتی خەڵق لەسەر دەرونی خەڵق دواتریش لەسەر هەمویانەوە لە پشتی هەمویانەوە کە ئەکرێ بکرێتە هۆکارێکی زۆر گرنگ نەبوونی ڕادعێک بەرگرێک یاسایەک کەوا بکا کوشتن زۆر زۆر بە گران تەواو ببێت لەسەر خەڵق ئەبینین کابرایەک حکم دراوە نازانین چەند ڕۆژێکە و چەند ساڵێکەوە بینی هاتووەتە دەرەوە یا سڵحێکی عشاری بۆ کرا و پارەی بۆ دراوە نەجمەدین ئەگەر باسێک لە یاسا و ڕۆڵی یاسا و حکوومەت بکەین لە هەرێمی کوردستاندا یعنی هەمیشە لەم جۆرە کەیسانەدا باس لەوە دەکرێت کە یاسا کەم تەرخەمە ئەگەرچی کۆمەڵێک یاسای زۆر باش هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام قسەکە لەسەر جێبەجێکردنی ئەم یاسایانەیە کەواتە ئێوەش پێتان وایە کەم تەرخەمی یاسا هۆکارێک بێت بۆ ئەوەی کە ئەم تاوانانە دادەگوڵ من زۆر جار لە ژیان نامەی خۆم وەختێکە شتێکم بەبیر دێتەوە ئەوە کەم بە تەوەرێک لە بەرنمەکەی باسی یەکەم لە ساڵەکان بە تەواوەتی ساڵی 79 بوو لە هەولێری پایتەخت ئەوی دەبێ من لە پەیمانگای تەکنیکی بووم خوێندکار بووم لە بازار دەڕۆشتم مانشێتی ڕۆژنامەیە کە کەسێکی وەک تۆ نووسی بووی سەرنجی ڕاکێشان بە عەرەبی نووسرا بوو وأخيرا أطلق سراحه منیشە و مانشێتە سەرنجی ڕاکێشان جەریدەکەم کڕی پیاوێک لە ساڵی 1911 پیاوێکی کوشتە بوو لە ئەمریکا 68 ساڵ و چەند مانگیان حکمدا بوو ساڵی 79 بەربوو وەختێک یاسا ئاوا جێبەجێ بکرێ بەڵا بەڕاستی خەڵکی زۆر زاد ناکا کوشتن ئەوەنە بە بەسیتی نابێ ئەوەنە بە ئاسانی نابێ یاسا و ڕێساکانی لای ئێمە نازانم و بەد 20 ساڵە و شەو ڕۆژ سابە و ئەمانەش هەتا حاکمە بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان ڕەنگە گیریان خواردوێ بە دەست جێبەجێکردنی هەندێک یاساوە کە زۆریان ڕەنگە هیچ ساڵانێ بوو بن کە کوشتن لە وڵاتە کەم بووە ڕادعەکان پێویستی بەو تونند و تیژیە نەکردووە بەڵامی تر ئێمە زەمانێک بەسەر وڵاتمانە تێپەڕیوە تێکەولێکەیەکی سەیر و سەمەرە لە ژێردەستەیی و لە دەستدرێژیکردن بۆ سەر مافی میلەت و وڵاتەکە و دواتریش ئێمەش لەگەڵ هەندێک بار و دۆخی ئێستش ڕان نەهاتوون پارە زۆری هەندێک کەس و جیاوازی چینایەتی و نەبوونی کاری هەندێک کەس و ئەمانە هەمووی ڕەنگە ببنەوە لە ئەخیرەوە لاوەڵەوە مبەڕیر نییە بۆ کوشتن بەڵێ دەست خۆش دواترە گەڕەمەوە لای جەنابەت کاک ئەیوب جەنابتان لەسەر کەم تەرخەمی یاسا لە هەرێمی کوردستاندا بەدڵنیاییەوە کێشەگرفتێکمان هەیە لە جێبەجێکردنی یاساکەنا وەکو ئاماژەت پێکرد ئێمە یاسامانەیە یاساکانیش بەشێکیان هی ئەوەن کە بتوانین کۆمەلگای پێ ڕێک بکەینەوە بەڕاستی وەکو وەسائلێک بەڵام گرفتمان لە جێبەجێکردنی یاساکانایە یاساکان لە وڵاتی ئێمەیە بۆ نەبوونەتە هۆی ئەوەی کە ترس لە لای خەڵک دروست بکە یعنی لە ئێستاە جۆرە تاوانێک دروست بووە تا چەند تونند و تیژیتیا عنفیتیا زیاتر بەکار بهێنرێت بۆ ئەو ئەنجامدەری تاوانەکە جۆرە پاڵەوانێتیەکە ینی ئیتر ئەو بە شێوەیەکی زۆر تونند و تیژتر تاوانەکەی ئەنجام داوە ئەمە هۆکارێکە لەبەرەوەی کە تۆ ترست نییە لەوەی کە یاسا لە وڵاتدا هەیە و هەتا تۆ تاوانەکە تونند و تیژتر بێ سزاکەی زیاتر ئەبێ جا پرسیارەکەی من ئەوەیە ئەم ترسە لە لای خەڵک لە دادگا و لە یاسا بۆ دروست نەبووە یەکێک لە گرفتە گەورەکانەوەیە کە لەم وڵاتەیە کاڵین یاسا سەروەر نییە یعنی خەڵک ئەیبینێ کە پەرلەمان داخرێت کە دامەزراوەیەکی زۆر گەورەیە خەڵکی بینێ ئەو کەسانی کە تاوانیان کردووە بە ئاسانی لەلایەن هێزە سیاسەکانەوە لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە پشتگیریەکرێن و بە ئاسانی دێنەوە دەرەوە بەدەر لەوەی کە ئەبینی لەناو ئەم کۆمەلگایە لە مەسائلی لە مەرزەکانەوە بیگرا لە هەر شوێنێکی ترێم کۆمەلگایەوە ئەیگریت کۆمەڵێن ناعەدالەتی تێ ئەم ناعەدالەتیە سەرچاوەیە بۆ دروستبوونی تاوانی تر لەناو کۆمەلگایە یعنی ئینسان هەستەکە کە غەدری لێکراوە لەناو ئەم کۆمەلگایە بۆیە ئەم کێشەیە لەلایەم کەسە
بە ئاسانی تێناپەڕێ و سەر ئەکێشێ بۆ کێشەی گەورەتر مادام فلان کەس وای کرد و مادام حکومت نەیتوانی ئەو بگرێت و مادام ئەوی ئازادکرد منیش ئەتوانم بچم ئەم کار بکەم بۆیە هێزە سیاسەکان ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە لەم بارودۆخەیە و بۆیە باسم لە هۆکارە سیاسیەکان کرد مەبەستم بوو کە بڵێم هێزە سیاسیەکان ڕۆڵێکی خراپیان بینیوە لە دوای ڕاپەڕینەوە لە دروستبوونی ئەم کەیسانیە و بە تایبەتیش مەسائلی چەکداریش بۆ خۆی کە بەشێکی پەیوەندی بە هێزە سیاسەکان وایە لە سەرەتای بەرنامەکەشەوە باسم کردبوونی ئەو دروست وایە زۆرەی چەکداری ئەمە بەرنمەیەکی زۆر تایبەتمان لەسەر دیاردەی چەکداری کرد لە هەرێمی کوردستان و کەسانێکمان هێنا کە لە بازاری فرۆشتنی چەکەوە هاتبوون ئەوان چەکی بێمۆڵەت هەیە لە ناوم کۆمەڵگایە بە هەموو کەسێک چەک نافرۆشن و فۆرمی تایبەتیان هەیە دەبێت ئەم بڕ بکرێتەوە و تەمەنێکی دیاری کراوە بەڵام ئێمە دەبینین ینی کەسانێک کە مۆڵەتیشیان نیە چەکیان پێەیە خود لە هەموو ماڵێکدا چەکبوونی هەیە دروستە ئەمە بۆ خۆی وەکووتمان پاڵنەرێکە هۆکارێکە کە ئینسانەکە ئاسانترین وەسیلەی لە بەردەمایە بۆ ئەوەی کە ئەگەر بچێت تاوانێک ئەنجام دەچێت ئەوەی کە کەسێک بکوژێ چ ئەوەی کە خۆی بکوژێ بە نمونە ئەگەر ئەو چەکە لە ناو ماڵەکەیان نەبێ ڕەنگە ئەو وەسائلەی تر کە بەکاری هێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشەی کە تووشی بووە ڕەنگە ئاسانتر بێ ڕەنگە گرفتەکە کەمتر بکاتەوە ڕاستە تاوانێکی تر ئەنجامەدات بەڵام ڕەنگە گرفتەکەی کەمتر بێ بۆیە خودی ئامادەی چەک لە ناو ماڵەکانمانە کێشەکەی زیاتر کردووە و نەبوونی سانسۆرێکی باشش لە ڕووی یاساییەوە لە ناو کۆمەڵگایمە بۆ خۆی دووبارە کێشە گرفتەکەی گەورەتر کردوێتەوە لە ناو دەستخۆش ئەگەڕێ وڵات دکتۆر زانا دەرخستنی ئەو وەسائلانەی کە تاوانی پێ ئەنجام دەدرێت لە ڕاگەیاندنەکانەوە جا ڕاگەیاندنی میدیایی بێ یاخود سوۆسیال میدیا بێ و دەرخستنی ئەم کەیسانە و قسەکردنی بەردەوام لەسەر ئەم کەیسانە تا چەند کاریگەری خراپ و نەرێنی هەیە لەسەر هەڵکشان و زیادکردنی تونند و تیژی زانێ گومانی نییە حقت لە ڕووی زانستی ئەو یەکلاکرایتەوە لە هەر کتێبەکان و سەرچاوەکانی تاوانناسی بە بەردەوام بەشێکی تێدایە باسی ڕۆڵی ڕاگەیاندن دەکاتن بە هەموو ئامرازەکانیەوە لە دروستبوونی تاوانە لە زیادبوونی ڕێژەی تاوان ئێمە لە کۆمەڵێک زانامان هەیە لەو یەک لەو زانایانە باسی وەی دەکاتن هۆکار و پاڵنەری تاوان بۆ فێربوون دەگەڕێنەوە کە مرۆڤ ڕەفتاری تاوانکاری فێر دەبێت جا فێربوونەکە لە کەسێکی بەرامبەری بە شێوەیەکی ڕاستە خۆیان لە دەرگای ئامرازەکانی ڕاگەیاندنبی زانایەکی دیکەمان هەیە حقل بەناوی گابریالتار باسی چاولێکەری دەکات جا دەکرێت پیشاندانەکی خێرا و پیشاندانێکی بێ پلانی زانستی بۆ ئەو هەموو کەیسانە و ئاشکراکردنی ئەو هەموو ڕەفتار و خەرس و کەوتە تاوانکاریانە بۆ خەڵکە ڕەنگە ئەگەر نەبتە هۆی چاولێکەری و فێربوونیشە بۆی تاوانی لێبتەوە لەلایەکی دیکەوە دەبتە هۆی بڵاوکردنەوەی نیگەرانی و ترس و دڵڕاوچێک ئەمە کاریگەری لەسەر پێکاتەی دەرونی خەڵکەکە دەکاتن بە کۆی گشتیەکە پرۆسەکە نیشاندانی ئەم بابەتانە ڕەنگە بەو شێوەیە کە ئێستا جەختی لەسەکراوەتەوە و چەقی بایەخی میدیایەکان ئاراستەی ئەو جۆرە دیار دەکرایە ڕەنگە ئەمە کارێکی ئیجابی نەبیتن خزمەتی کۆمەلگا ئەندامانی کۆمەلگانەکە ئەمە وەکو هاوڵاتێکی دانیشتووی هەرێمی کوردستان ڕەنگە پێویست نەکاتن لە بەیانی تا ئێوارەی ڕووداوەکانی کوشتن و دزیکردن و ڕووداوی هاتوچۆ و ڕووداوی مردن ببینم ئەگەر ئەمە کاریگەی ڕاستە خۆی لەسەر من نەبیتن ڕەنگە بمتە خۆی وەی کە ئەمن بێتاقەت بمیان بێزار بمیان تووشی دڵڕاوچێ بمیان تووشی هەست بەبوونی هێمنی و ئارامی نەکەم بەڵێ ئەمە دیاردەیەکی پێم وایە سلبیە لەلایەن میدیاکارەکانەوە لەلایەن کەناڵەکانی ئەو کەڵاناڵی کە پەخش دەکرێت لە هەرێمی کوردستانە پێم وایە دەبی سانسۆر هەبیتن پێم وایە دەبی ڕێخستنەوە بکرێتن ئەو بابەتانەی کە خزمەتی کۆمەلگا دەکاتن دەکرێت بخرێتە ڕوو نیشانی خەڵکا بکرێتن ئەو بابەتانەی زەمن حقە دەمە لە سەرەتاشا باسم کرد ئەمە دیاردەی تاوان تەنها لە لای ئێمە نییە و تاوانی کوشتنیش هەر لە لای ئێمە نییە لە هەموو وڵاتانی جیهانادا هەیە بەڵام مەرز نییە ئەمە هەر هەموو دیاردەکان بەو شێوە بخینە ڕوو زۆر جاران ئەوەی ئەمە بە شێوەیەکی زمانە گشتەکەی پێ دەڵین زاروێ نیشانداری ئەو دیاردانە کێشە و گرفتی گەورەتری لێ دەبتەوە چارەسەرکردنەکەی ئەستەمتر دەبیتن کاتێک ڕووداوەکە و کێشە و گرفتەکە بە هەموو خەڵک نیشانە دەرێتن و ڕای گشتی لێ ئاگادار دەکرێتەوە دەستخۆشخۆ ڕەنگە پێشتریش ینی لە ئێستاە کە ئێمە باس لەواکەین تونند و تیژەکان بەو شێوەیە زیادی کردووە خۆ ڕەنگە پێشتریش تاوانی کوشتن و یاخود خۆکوژی هەر هەبوو بێت بەڵام ڕەنگە ڕاگەیاندن بەو شێوەیە ینی شتەکانی گەورە نەکرد بێت هەواڵەکان بەو شێوەیە بڵاو نەکرابێتەوە کەواتە مامۆستا نەجمەدین جەنابتان وەک مامۆستایەکی ئاینی پێتان وایە دەبێت لەم جۆرە کەیسانەدا ڕاگەیاندن ڕۆڵی چۆن بێت
ئێمە لە ئیسلامە ئەگەر خراپەیە گەکرێت داپۆشینی ئەو خراپەیە بە خێر و چاکەشکێتەوە بەسەر کۆمەلگا بە مەرجێک لە لای حاکمەوە نەبێ مەسە حاکمە بێ بڕیار بە ئەو کەیسانە چۆنی چارەسەرەکە نابێ خراپەیە کرا چەپڵی لێ بتەقێنی و بە عالەمە بڵاوی کەیتەوە و خەڵقی وا لێ بکەی جار یەکەم ئەو شتیان لە بەلاوە بەسیت ببێ یاوەکو جەنابی دکتۆر فەرمووی نیگەرانی و دڵە ڕاوچە دروست بکە بەڕاستی میدیا و ئەوەی چه بیسرا و چه بینرا و چه ئەوەی کە خوێنرێتەوە نووسرێ بەڕاستی کاریگەریەکی زۆر گرنگی هەیە ئەوەی کە دکتۆر پێی فەرمووی هەر ڕووداوەکان نا ئەوەی کە لە ئەوەی زنجیرە درامای بەناو زنجیرە دراما زنجیرە پاسێکە بەدەستەوە گیراوە بۆ تێکدانی ئەم کۆمەلگایە بەداخەوە نازانی لە شۆ هێنراوە لە شۆ تەرجمە کراوە چۆنی کراوە ئەم مەسرەفە ئەم پارە جوانی میلەت بۆ لەوەیە خەرج کراوە جوهدی ئەم گەنجە جوانانە ئەم هونەرمەندانە بۆ لەو جۆرە کەیسانە سەرفەکرێکە دایمە دەمانچەیەکی بەدەستەوەی قژی خوشتێک ڕاشێشێ و براکەیە کوژێ و نازام تەقە لە کوێیەکا و دەرگای لەسەر کوێ داخستووە کە ئەمانە بەڕاستی بۆ خۆی لە خۆیدا وەکو جەنابی دکتۆر وتی فێرکردنی خەڵقا ئیسلام زۆر ڕێگرە لەو جۆرە شتانە ئیسلام دائیمە لە وشەیەکی جوانەوە دەست پێکات ئەبێت وە خەڵقی لەسەر ڕابێنی و هەموو شتێکی خراپ بەبێ لێی دوورکەویتەوە پیشانی نەدەی خوای گەورە بە لە قورئانی پیرۆزا باسیەوەمان بۆکە ئەوانەی پیان خۆشە خراپەکاری لە ناو کۆمەلگا بڵاو ببێتەوە ئەوانە بنەهۆی پیشاندانی ئەو خراپانە و بەڕەوازدانی هەتا بکرێ سەترکردنی و داپۆشینی خراپەکان شتێکی باشە بەڵام بەڕوویەکان ناکات لە یاسای پشارینەوە و یاساش سەروە نەمێنێ بەڵکو لەو دیوەیە کە کۆمەلگا منداڵەکان دایک و خوشکەکان خەڵقی دەروون زەعیف و لاواز ئەوانە نەیبینن و ئەوانەی تریش وەکو دکتۆر وتی چەنێ بەهێز بیت کە ئەم شەو کوشتنێکە بینی ڕەنگە تاسبێنێ دووس بەی سێس بەی تۆ جگڵی پێوە دەی پێت ناخۆشە پێی ناڕەحەتی ئەسەفی بۆ ئەخۆی مجریمەکانە لا ناشتیری نەبێ کوژراوەکە لە یەکێکی تر لە شتانەی کە ئەکرێ بەڕاستی جاری وا هەیە کوژرا پیاو کوژەکە کرێ بە بەتەڵ و ئەو گەورەوە کرێ و فلان کەزوا و ناوی خۆی بیسەوتەوە لە کۆمەلگا ئەمانش بۆ خۆی لە خۆیان ڕۆڵێکی زۆر خراپی نەرێنی هەیە لە کۆمەلگا بۆیە دەبێ هەمومان بگەڕینەوە بۆ ئەو شوێنەی کە ئەم جۆرە کەیسانەمان لێ دوورە خاتەوە و ئارامیمان پێ بەخشێت. دەست خۆش مامۆستا دواتر باز لە چارەسەرەکانەکەین کاک ئەیوب قسەکردن لەسەر ڕاگەیاندن ئەوە نییە کە ئێمە ڕێگە نەدەین کە ئەو جۆرە هەواڵانە بڵاو بکرێتەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە چۆن شێوازی بڵاوکردنەوەی هەواڵەکە چۆنە ینی مامۆستا ئاماژی بۆ کرد زۆر جار تۆمەتبارەکان ئەکرێن بە پاڵەوان یاخود ئەو کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە یاخود تاوانەکەی بەرامبەر کراوە زۆر بە شێوەیەکی ئاشکرا وێنەکانی بڵاوە کرێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەیبینی هەزارەها کەیسی جیاوازی بۆ دروست ئەکرێت یعنی دەکرێت بەم شێوەیە ئەم هەواڵانە بڵاو بکرێتەوە. طبعا منەوێ لەوە دەست پێ بکەم بۆ وەڵامدانەوە ئێمە لە ناوەڕاستی مانگی سێ ئەم ساڵە توێژنەوەیەکمان لە سەرکەیسەکانی خۆکوشتن لە عێراقا بڵاو کردەوە لە ڕووماڵی کەیسەکانی خۆکوشتن لە میدیا عێراقی و کوردستانیەکان طبعا بەشێک لە کەناڵە کوردیەکانیشمان وەرگرتووە بەداخەوە میدیای کوردی و میدیای عێراقی ڕۆڵێکی نێگەتیڤیان هەبووە لە گواستنەوەی کەیسەکانی خۆکوشتن و کەیسەکانی کوشتن لە ناو کۆمەلگایە بە ئاڕاستەیەکی نەرێنیە بە ئاڕاستەیەکی زۆر سلبیە هەر لەوەی کە لە ناونیشانی هەواڵەکانیانەوە زۆرترین ڕێژەی وشەی خۆکوشتن بەکارەوەتەوە طبعا ئێمە ئەم هەواڵانەمان چۆن یا ئەم دراسەیەمان چۆن کردووە بە پێی پێوەرێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO داینەوە بۆ ڕووماڵکردنی کەیسەکانی خۆکوشتن لە ناو میدیایە ئێمە هاتوون هەواڵەکانی ئەم کەناڵانەمان بەو پێوەرانە هەڵسەنگاندووە بۆمان دەرکەوتووە کە لە ساڵ 4.6یان تەنها لە ناو نیشانەکەیە وشەی خۆکوشتنیان بەکارێن یعنی زۆرترین ڕێژیان وشەی خۆکوشتن دووبارە بووەتەوە لە ناو هەواڵەکانیانە لە 8.5یان ناوی میتۆدەکانی خۆکوشتن یاخود شێوازەکانی خۆکوشتن تەنانەت ئەگاتە لە هەندی هەواڵە من کە خۆم زۆر بە مەیدانی ئیشم تیا کردووە
لە هەندێک هەواڵەکانە هەر لە سەرەتای ناونیشانەکەەوە ئەڵێ وردەکاری خۆکوشتنی فلان کەس ئەم بەڕاستی ئەمە کارەساتە وەسائلەکان نابێت پیشانی خەڵک بە دڵنیاییەوە وا دەکات ئەگەر کەسێک نەشزانێ یعنی ئێمە دەزانین مناڵ لە ئێستەوە هە لە تەمەنێکی مناڵەوە مۆبایلی پێ یعنی ڕۆژانە ئەم هەواڵانە ئەبینێت گوێبیستیان ئەبێ بەرچاوی ئەکەوێ ڕەنگەگەر شارەزایی لە وەسائلانەشانە بێ بەڵام کاتێک ئەمە ئەبینێ حەزێکی وای بۆ دروستکە کە حەزکە ئەم شتە دووبارە بکاتەوە بە دڵنیاییەوە کاڵی میتۆدەکانی خۆکوشتن یا شێوازەکانی خۆکوشتن بە هەموو وردەکاریەکەەوە باسێکی کە ڕەنگە پێویست نەکە ئێمە لێرە دووبارە ئەو هەڵەیە دووبارە بکەینەوە بەڕاستی ئەو وردەکاریانی کە ئەوان باسەکەن بەڕاستی کارەساتە و بەپی ئەو توێژینەوانی کە ڕێکخراوی تەندروستی جیانیش کردوێتی کە زیاتر لە 50 توێژینەوە بۆ 100 توێژینەوە کە کردویانە مەسایلی لاساییکردنەوە لەو هەواڵانەی کە بڵاو کراوەتەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە لاساییکردنەوەی خۆکوشتن یەکێکە لەو بارودۆخانی کە کەیسەکانی خۆکوشتنی زیاد کردووە میدیاکاندا هەبووە تۆمەتبارێک هێشتا خۆی ڕادستی یاسا نەکردووە ئەم تۆمەتبارە بێنیت لە ڕاگەیاندنەوە زۆر بە شێوەیەکی ئاشکرا قسەی لەگەڵا بکەیت لە کاتێکدا ئەم کەسات تاوانێکی ئەنجام داوە و لە دەستی یاسا ڕای کردووە ئەو کارەساتەیە کاڵی میدیای کوردی و میدیای عراقی تایە بەڕاستی بەبێ هیچ سانسۆرێک ئەو کەسانی کە تاوانێکی کوشتنیان ئەنجام داوە یاخود ئەوەی کە کەیسێکی خۆکوشتن و حاڵتێکی خۆکوشتنی ئەنجام داوە بەبێ هیچ سانسۆرێک لە کەناڵەکانیانەوە و چۆنەڵێ ململانەیەکەن بربەرەکانەیەکەن لە نێوان کەناڵەکانە بۆ ئەوەی کە لە زووترین کاتە ئەمان بتوانن زۆرترین زانیاری لەسەر ئەم هەواڵانە یا ئەم جۆرە هەواڵانە بڵاو بکەنەوە بینەرترین کەناڵ ئەو کەناڵانە کە ئەم شێوە هەواڵانە بڵاو دەکەنەوە بە دڵنیاییەوە حتا ئەوەی کە ئەگەر بکرێ ئەمە ئاماژە بۆ بکەین کە وەکو بابەتێکی پەروەردەیی هەم بۆ مەجای پەروەردە چۆن میدیاکانمان پەروەردەکار بن لە جیاتی ئەوەی کە زۆر بە کورسی چارەسەرم پێ بڵێ بڵێ میدیاکان ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە بۆی کە هەم تاکەکانی کۆمەلگا پەروەردە بکەم هەم خۆیان نەبنەوە سەرچاوەیەک بۆ زیادبوونی کەیسەکانی توندوتیژ لەوانە بەکارهێنانی وێنە و ڤیددیۆکان ئەبێ زۆر سنووردار بێت یاخود ئەوەی کە بە تایبەتی کەیسەکانی خۆکوشتن یاخود کەیسەکانی کوشتن ئەنجامدەن بە تەواوەتی قەتعیکەن ئەم حاڵەتانە لە مانشێتەکانیانە زۆر تەرکیزی لەسەر نەکەن و یاخود لە خەبەرەکانە خەبەرێکی جزئی بێ و وردەکاریەکان بە هەموو تەفاسیلێکەوە باز نەکەن لە ناو خەبەرەکانە ئەمە کارێکی زۆر گرنگە ئەکرێ لە هەر هەواڵێکە کە دەربارەی کوشتن یا خۆکوشتن ئەنجامەدرێ بۆ ئەوەی کە ئەو بارودۆخە قورسانی کە باسمان کرد لە ئەبنە هۆکار و فشار بۆ ئێمە دروستەکەن ئێمە سەرچاوەیەک بدەین بە بینەرەکانمان بە خوێنەرەکانمان بە وەرگرەکانمان پێیان بڵین دامەزراوەیەکەیە کە تۆ ئەتوانی سەردانی بکەیت کە بەداخەوە ئەمە کێشەیەکی تری ئەم کۆمەلگایە بۆ داتاکان و بۆ ئەو دامەزراوانەی کە ڕاستەوخۆ بتوانن لە زووترین کاتە یارمەتی و کەسانە بن کە لە بارودۆخێکی قورسان چه ئەوەی کە کێشەیەکی کوشتن ئەنجامەدەن چه ئەوانەی کە خۆیان ئەکوژن بۆیە ئەگەر هەر بچووکترین ژمارە تەلەفۆن بێ ناونیشانی دامەزراوەیەک بێت کەسێکی پسپۆر بێت لە مەجالانەیە زۆر گرنگە لە هەر خەبەرێک لە هەر هەواڵەکە تو ئەبی ئەمە ئیبراسکە بەپی ئەو پێوەرەی کە ڕێکخراوی تەندروستی جیانی داینەوە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە دکتۆر زانا کۆتا قسەی جەنابتان و ئەگەر بە کورتی پێم بڵیت چارەسەر چییە بۆ ئەوەی کە ئەیتر ئەم توندوتیژیانە بەم شێوەیە لە هەڵکشاندانە بێت چارەسەر حقت ئەوەیە کە لە سنووری بازنەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێوەبەرایەتێکی گشتی توێژینەوەی تاوانکاری بکرێتەوە بەپێی پسپۆڕی بە شێوێکی زانستی توێژینەوە لەو دیاردانە بکرێتن بۆ نمونەکەمە باسی ئێستا دیاردەی کوشتن دەکەین توێژینەوەی لەسەر بکری هۆکار و پاڵەڕەکانی دیار بکرێت تا دەوڵات یان حکومات یان دام و دەستگایەکان کار بکاتن لە سەرکردنەوەی یان نەهێشتنی و فاکتەران ئەمە لەلایەکی دیکەوە من حقات بە ئاسانی دەزانم دام و دەستگایەکان لەوانە وزارەتی ناوخۆ داوای توێژینەوە بکاتن لە زانکۆیەکان لە بەشە دیارەکراوەکان لە بۆ نمونە بەشی کۆمەڵاسی بەشی دەروزانی بەشی کاری کۆمەڵاتی بەشی یاسایە هەر بەشێک کە دەتوانی خزمەتی
کۆمەلگا بکاتن لە ڕێگەی ئاشکراکردنی خۆشێک لە خۆشە کۆمەڵاتیەکان و دانانی چارەسەری گونجاو بە شێوەیەکی زانستی دەکرێت ئەو کارلێکە ئەو پەیوەندیە پیشەیە هەبیتن لە نێوان دوو وزارەتە لە نێوان سێ وزارەتە چار وزارەتە چونکە ئامانجەکە لە کۆتای هەمووی دەبتە خزمەتکردنی کۆمەلگا کەمکردنەوەی تاوان بەرقەرارکردنی هێمنی و ئارامی ئەمانە کاری لەسەر بکرێت دواتریش حەقەت یەک لەو خاڵانەی کە ڕەنگە باس شتان لێ کرد پێم باشە حکوومەتی هەرێم یان وزارەتی ناوخۆ کار بکە لەسەر ڕێخستنەوەی بەخشینی مۆڵەتی هەرگرتنی چاک ڕەسەر شێوازی هەرگرتنی چاک لەلایەندام و دەستگا ئەمنیەکانیش هەتاوانی کە پیشەیان پۆلیسە و یان کاری ئەمنی دەکەن چۆن هەردەگرن لە کاتێک هەردەگرن ئایا لە هەموو کاتێک لە لایتیان یان بەس لە کاتی داوامی فەرمی بەکاری دەینین چونکە ئێمە باز لە مرۆڤ دەکەین ئەوەی کە تاوانی کردیە ئەوەی کە تاوانی کردی حقت دەکرێت ئەو هەڵچوونەی کە من باسمان کرد فاکتەری هەڵچوونتەوەی تاوان دەکرێت پۆلیسەکی هەڵبچیتن دەکرێت پارێزەرێکی شتۆڕە ببیتی دەکرێت مامۆستایەکی زانکۆ دەکرێت نەخوێندەوارێکی شتۆڕە بیتن جا بەخشینی ئەم بابەتە بەخشینی مۆڵەتەکە ئەمە دەکرێت حقت بە دوواداچوونە بکرێت تونتر بکرێتن چاودێری بکرێتن یان هەموار بکرێتەوە بە هەر شێوەیەک بیکە تا بتوانین لە کۆتایەکەی ڕێژەی ئەو دیاردەیەکم بکەینەوە. دەستخۆش دکتۆر زانە مامۆستا نەجمەدین زۆر بە کورتی باسی ڕۆڵی مامۆسایانی ئاینین بۆ بکات لە کەمکردنەوەی ئەو توندوتیژەی کە لە ئێستادا لە کۆمەڵگای کوردی دابوونی هەیە. بەداخەوە گەر ڕۆڵی ئاین زۆر بە تایبەتی لە میدیاکانەوە زۆر بە زەق بکرێتەوە و کۆمەک بە مامۆستایانی ئاینی بدرێ ئێمە لە وتاری جوماکانمان لە کاتی سڵح و سەلاحەتەکانە کە وەختێچینە سڵحەوە وەختێچینە نێوان دوو خێزانەوە وەختێچین بۆ ئەوەی کوشتنێک ڕوونەدا زۆر جار ئێمە چوونێتە بەر لولەی تفەنگەکان بۆ ئەوەی تفەنگەکان نەتەقێنرێ ئەلحەمدولیلا زۆر جهدیشمان زۆر تێکۆشانیشمان جێگەی خۆی گرتووە جاریش وە نەکراوە جێگە بگرین ئەمە ئەکرێ بڵین وەکو خوای گەورە لە هەموو شوێنێکا پێمانە فەرمێ یا الناس اتقوا الله یعنی خەڵکینە ئیعلام حکوومەت دادگا کورە خەڵک خۆی هەمومانە بێت لە خوای خۆمان بترسین بزانین ئەم کۆمەلگایە لانکەی ژیانی ئێمەیە ئێمە لێراژین وەختێ لە یەکێکمان لەوانی تری تێگا لە هەمومان تێگەچێ کەواتە با بە هەمومان هەوڵ بدەین بگەڕینەوە بۆ شتانەی کە خێری کۆمەلگای تێدایە چ لە جێبەجێکردنی ئاساوە چ لە سەروەریکردنی ئاساوە چ لە کەمکردنەوەی چەکەوە چ لە ڕۆشنبیرکردنی خەڵق بەرامبەر بە پرەنسیبە ئاینیەکان و پرەنسیبەکانی تری و خۆشویستنی مرۆڤ ئێمە بتوانین بە هەموو شێوەیەک کار لەسەرەوە بکەین نەهێشتنی ئەو کارە میدیایانەی کە ئێوە خۆتان تۆ خۆت جەنابیشت هاوڕابووی لەگەڵ میوانەکانت کە زۆر جار میدیا کەم تەرخەمە و دیسانەوە لە ڕوویەکی ترەوە کە هەر تاوانەکان پیشان نادەن زۆر جار ئەوەی کە لە بەناوی دراما و ئەو شتانەوە پێشکەشەکرێ ئەکرێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەو قافەمومان لەسەر خەت بین تەندروستی هەموو لایەنەکان لەسەر خەت بین بۆ کەمکردنەوە. ڕاحیم لە پرسراوی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئەیوب کەریم سەعید مامۆستای زانکۆ و پسپۆڕی کۆمەڵناسی سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زانە ئەحمەد پسپۆڕی تاوان سازی کە لە هەولێرۆ لەگەڵمان ئامادە بوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. سپاس بۆ ئەوش کاتە ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە بابەتێکی نوێ بە ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.